بەشداریم کردووە لە گروپی دەزڕەنگینی خانمانی پشدەر. ئامانجمان لەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە ناساندنی کولتوری کوردی و هەندێک کولتوری سەردەمی ئێستا بە دەوروبەری خۆمان بە ناوچەکەی خۆمانە، هەروەها گەیاندنی ئەو دەستڕەنگینی کەوا پێمانە و پەیداکردنی شتێکیشکەوە وەکو ئامانج و وەکو خۆشیەکی ڕۆژانەی خۆمان دەتوانین بیگەین بە خەڵکی. ئەو ئیشەکە ئێمە ئێستا ئەنجامی دەدەین زیاتر حەز و خولیایە کە دەناوەکو بژێوی ژیانمان دابین ناکە، بەڵکو جاری وایە یعنی شتێکی زۆر کەممان لە بەرامبەر ئەوەدا دەست دەکەوێت. ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەو پێشەنگایە ئەو خانمانەی کە لە ماڵ و کارەکانیان دەکەین بتوانین لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە بینە دەرە و کارەکانی خۆمان عرضکەین و بتوانین زیاتر بە بازاڕیان بکەین و بیان فرۆشین و لە ڕێگەیەوە داهاتێکی بۆ خۆمان بەدەست بهێن و هەروەها بۆ سوودێکیش بۆ خەڵکی شارەکەمان کە بتوان بە ئاسانترین ڕێگا ئەو پێداویستیانە و کە ئەو کەلوپەلانی دەستیانی کە دەیان هەیە بەدەستی بهێنن. ئامانجمان پیشانداری کارە دەستیەکانمانە وێشنەوەی جلی فۆکلۆری کوردی ئەکسوارات فۆکلۆری کوردی بۆی خانمانی تازە پێکەشوش ببینن و بزان کە خانمی کورچی بەکارەناوە و چی پێویستەیەکیە بۆ لە کۆندا، هەروەها بازارکردنی ئەو کارانەشە کە دروستمان کردووەکو ئابوورێکی سەربەخۆ بۆ خانمان بۆ خانمانەی کە تازە هاتوونە ئیشەکەوە یا ئەو خانمانەی کە کارێکی زۆریان کردو دیانێ بە بازاری بکەن.